ئەلیسا مارکۆس نووسەری کتێبی خوێن و بڕوا سوپاسە دەکەم بۆ ئامادەبوونت لە ستودیۆی بەشی کوردی زۆر بەخێر بێیت. زۆر سپاس. ئەلیسا حەز دەکەم یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم لەگەڵ تا لەسەر ڕەوشی تورکیا لە ئێستادا زیاتر لە مانگیەکە شەڕ بەردەوامە ناکۆچیەکان زۆر زیاتر قوڵبوونەتەوە تۆ چ جۆرە خوێندنەوەیەکت هەیە بۆ ئەوەی کە ئێستا لە تورکیا ڕوودەدات؟ Situation's incredibly critical right now. I've never seen fighting like this since the 1990s, and even then. ڕۆژەکە لە ئێستادا ئەجگار هەستیارە لە ساڵانی نەوەتەکانی سەدەی ڕابردووشدا ئەم شێوەیەی شەڕ نەبینراوە تەنانەت لەو کاتەشدا شەڕەکان بەم شێوە خراپەی ئێستا نەبووە هەردوولا بە تەواوی هێزی خۆیانەوە بەرەنگاری یەکتر دەبنەوە بەڵام ئەوەی گۆڕاوە بە بەراورد لەگەڵ ساڵانی نەوەتەکاندا ئەوەیە جەنگاوەرانی پەکەکە مشقوڕاهێنانی باشتریان پێکراوە چەکی باشتریان پێەیە و هەروەها تاکتیکەکانیشیان باشترە و توانیویشانە گورزی خۆشیان لە لەشکری تورکیا بدەن لە بەرامبەریشدا لەشکری تورکیا و دەوڵەتی تورکیا ڕێوشوێنی زۆر قورسیان گرتۆتە بەر بەرامبەر بە خەڵک ئەوە تا سەیری شاری جەزیرە بکە بۆ چەندان ڕۆژە گەمارۆ دراوە ڕێگە نەدراوە خەڵک لە ماڵەکانیان بێنە دەرێ تەنانەت بۆ بەدەستهێنانی خواردن یانیش بچنە نەخۆشخانە لە شارەکانی تریش لە شارەکانی سەر سنووری ئێران هەمان جۆر شت ڕوویان داوە هەر بۆیە ئێستا سەروەختێکی زۆر قورسیشە بۆ خەڵک کاتێکی زۆر قورسەوەکو ئاماژەی پێ دەکەی بەڵام پرسیارەکە لەوەدا ئەمەی کە ڕوودەدا مانای کۆتایی هاتنە بۆ پرۆسی ئاشتی کە چەند ساڵە لەمەوە بەردەستی پێکرد ئایا دەرفەتەکان بۆ ئاشتی ماوەیان نا زۆر بە ئاشکرایی پرۆسی ئاشتی کۆتایی پێهاتووە شەڕ لە ئارادایە ئاگربەز نییە هیچ کەسێک باز لە ئاشتی ناکات بەڵام ئەمە بەو مانایە نییە نەتوانرێت پرۆسی ئاشتی دەست پێ بکرێتەوە ئەمەش خاڵە گرنگەکەیە هەمیشە سەروەختێک بووە کە دانووساندنەکان دەگەنە بنبەست ئەمەی ئێستاش هەروایە سەروەخت هەبوون کە هەردوولا تووڕە و ناڕەزا بوون بەرامبەر بە یەکتر بەڵام نیانگەیاندۆتە ئاستی شەڕ وەک گوتم ئێستا ئەوەی ڕوودەدات مانای ئەوە نییە نەتوانرێت دەست بکرێتەوە بە دانووساندنی ئاشتی هەر بۆیە پرسیارەکە لەوەدایە ئایا هەردوولا ئامادەن هەنگاوی پێویست بگرنە بەر بۆ دەستپێکردنەوە بە دانووساندنی ئاشتی ئەمە یەکێکە لە پرسیارە گرنگەکان بەڕاستی بەڵام ئایا ئەنکەرە هەمان خوێندنەوەی هەیە ئایا قەندیل هەمان خوێندنەوەی هەیە ئالەم ماوەی ڕابردوودا لە قەندیل بووم ئەو کاتەی سەردانی هەرێمی کوردستانی عێراقم کرد لە قەندیل جەمیل بایکم بینی بەڕێزبایك جەختی کردەوە لەوەی پەکەکە دەیەوێت پرۆسی ئاشتی دەست پێ بکاتەوە دەیانەوێت ئەم دانووساندانەی ئاشتی دەست پێ بکەنەوە بەڵام پێویستە تورکیا بەڕێکخراوانەتر ئەم هەنگاوە بۆ ئاشتی بگرێتە بەر پێویستە وتوێژی فەرمیانە هەبن پەکەکە دەیەوێت لە پەیوەندیدا بێت لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی زیندانی کراوی پەکەکە دەیەوێت بزانێت چی هەیە و چی نییە نایەوێت بەردەوام لە گەاندن و بردننی پەیامی نهێنیدا بن پرۆسەیەکیان دەوێت هەردوولا وابەستە بن پێوەی لەبەر ئەوە پەکەکە ئامادەیە بۆ ئاشتی بەڵام جەمیل بایک زۆر بەڕوونی و ئاشکرایی ئەوەشی وت کە هەر چەندێک بخایەنێت شەڕی خۆیان دەکەن ئەگەر تورکیا ئامادە نەبێت لەسەر ئاشتی لەگەڵیاندا ڕێک بکەوێت ئەی ئەنکەرە چی باز دەکات هیچ زانیاریەکەت هەیە لەسەر ئەوەی ئەنکەرە چه هەنگاوێک دەگرێتە بەر بەو شێوەیە بیر دەکاتەوە ئایا دەگاتە تەبایی یا ناگات دەتوانم بڵم هیچ شتێکی پۆزیتیڤ نییە لەلایەن ئەنکەرەوە سەرۆک ئۆردوغان بەر لە هەڵبژاردنەکەی مانگی 6 ڕاگەاندنێکی داوتی کێشەی کورد لە تورکیادا چارەسەر کراوە و چیدی کێشەی کورد نەماوە و پێویستی بە هەنگاونانی زیاتر ناکات ئێستاش لە ڕوانگەی ئەم هێرشە قورسانەوە لە ناو تورکیا و هەروەهاش بۆ سەر بنکەکانی پەکەکە لە کوردستانی عێراقدا نیشانەیەکن کە ڕەجەب تەیب ئۆردوغان بە شوێن ئاشتیەوە نەبووە جەمیل بایک بەردەوام لە کاتی دیمانەکەمدا پێی دەگوتم لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەر ئاماژەی نێگەتیڤانەی لە حکوومەتی تورکیاوە پێگەیشتووە حکوومەت هەنگاوە یاسایەکانی نەگرتۆتە بەر و ئەوەندەش کە پەیوەندی بە پەکەکەوە هەیە ئاگربەز دەمێکە کۆتایی پێهاتووە بەڵام تەنها ئەوەیە تورکیا شەڕی دەست پێ نەکردبوو ئەمە چ جۆرە کاردانەوەیکی دەبێت بەسەر ڕەوشی هەرێمی کوردستانی عێراقەوە بەڕاستی دوو کاریگەری گرنگی دەبێت یەکێکیان هێرشەکانی تورکیایە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان خەڵکی سیڤیل لەو هێرشانەدا دەکوژێن هەر لەو هەفتەیەدا کە لەوێ بووم 8 کەسی سیڤیل لە قەندیل کوژران بەهۆی هێرشەکانی تورکیاوە دەبێتە مای ناجێگیری ڕەوشی ئابووری خەڵکیش زۆر نیگەرانن لە هەمان کاتیشدا سەرۆکی هەرێمی کوردستان زۆر نزیکە لە تورکیاوە ڕێککەوتنی نەوت بۆ ڕێ و لوولە نەوت هەن
ئەمەش هەڵوێستێکی قورسە. مەسعود بارزانی کار بۆ کورد دەکات لە ناوچەکەدا. بۆ نمونە ئەو ڕاگەیاندنەی لەسەر ڕەوشی تورکیا بڵاوی کردەوە و داوا لە هەردوو لا دەکات تا بگەڕێنەوە بۆ پرۆسەی ئاشتی و چیدی خەڵکی سیڤیل نەکوژرێن. باشە ئەمەیان لەسەر هەرێمی کوردستانی عێراق. لەسەر ڕۆژاوای کوردستان ئەمە چ جۆرە کاریگەریەکێ بێ بەسەر سێ کانتۆنەکەەوە کە لەوێ هەن و ئەوانەی کە پێیەدە بەڕێوەبەرایەتیان دەکات. So the issue with Syrian Kurdistan, there are two problems now. One, there have been a lot of Turkish. تایبەت بە کوردستانی سووریا دوو کێشە هەن. یەکەمیان زۆرێک لە کوردەکانی تورکیا چوونەتە ڕۆژئاواوە تا شان بەشانی یەپەگە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی بکەن. بێ لەمەش ئێستا زۆرێک لە کوردەکانی تورکیا پێیان وایە پێویستە پشتیوانی لە پەکەکە بکەن لە ناو تورکیادا وەک لەوەی لە ڕۆژئاوا پشتیوانی لە یەپەگە بکەن. ئەمەش لەوانەیە ببێتەمایی زیان لە شەڕی دژ بە دەوڵەتی ئیسلامیدا. لە هەمان دەمیشدا وەها دەکات پێیەدە و یەپەگا سەرنجی خۆیان لەسەر دۆسەی کورد لا بدەن یان ئەو مەینێتیانی کورد کە لە ڕۆژئاوا تیایدایەتی بەهۆی هەبوونی کێشەی ترەوە وەک ئەو شەڕەی هاتۆتە ئاراوە. لەوانەشە چاوی کۆمەلگای نێونەتەوەیش لەسەر پێویستەکانی ڕۆژئاوا لا بدات، هەر بۆیە دەشێت کاریگەری نەرێنیشی لەسەر ڕۆژئاوا هەبێت. ئەلیسا زۆر سپاسە دەکەم. Zor spas. Thank you very much.